کاتێک لەم ژیانەیە کەسێکی نایب ئەدۆزیتەوە کە هەموو نهێنیەکانی ژیانت وردەکاریەکانت بە باش و خراپ بە خۆشی و ناخۆشیەکانت ئەزانێ و لەگەڵ تا بەشی ئەکات ئەو هەموو کات بەرەولای تۆیت کاتێک هەمووان لە تۆ دوور ئەکەونەوە و بەجێتە هێڵن ئەو کەسە پێی ئەوترێت هاوڕێ بۆیە قەدری بزانە یەکێکە لە شتە دەگمەنەکانی ژیان مەولانەی ڕۆمی ئەڵێت هەر کەسێک هاوڕێیەکی باشی هەبێت پێویستی بە ئاوێنە نابێت. ئەزیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم ئەم شەو هونەرمەندێکی نایاب و خۆشەویست هونەرمەندێک کە ساڵانێکی زۆرە خزمەت بە هونەری کوردی ئەکات ئایا لە پشت کامێرا بێت دەبەردەم کامێرا بێت ئەویش زۆر خۆشەویست بەکر فەرەس کاک بەکرگیان بەخێر هاتیت. سپاس چیرێکەجان سپاس زۆر خۆشحاڵم ئەم شەو لەگەڵ مایت. حەزەکەم پێش ئەوەی بچمە ناو پرسیارەکان لەسەر ئەو دەستپێکی بەرنامەیە کە لەسەر هاوڕێیە تۆ ئەو کەسە لە ژیان تا هەیە؟ چریکەجان منێکە لە خەسڵەتەکانی من زۆر هاوڕێ دۆستم هاوڕێکانیشم بۆ من بەڕاستی دۆستن ئەو پێشەکەی کەوتت پراوپڕی ئەوەیە کە هاوڕێ دۆستی باخێکی گرنگی هەیە لەبەرەوە من هاوڕێم هەیە زیاد لە 40 ساڵە هاوڕێمە و بەردەوامی لە هاوڕێتی ئیتر لە هەموو خەم و خۆشی و ناخۆشی و خۆشیەکانمان ئاهەنگ و کارەساتەکانمان لەگەڵما بووە لەبەرەوە بەڕاستی هاوڕێتی جاری وایە لە کەسایەتی زۆر ئەهەمیەتی زیاتر و بایەخی زیاترە من دەستخۆشی لێکە بۆ پێشەکیە بەڵێ من هاوڕێ دۆستم تا بڵێ هاوڕەکانیش بۆ من هاوڕێ دۆستم منم زانی کەوای دەزیستم بینەرانی شارەزابندەوە و ئینسانی باشیش دایم بەر خەڵکی باش ئەکەوێتەوە چونکە یەکگرتنەوەی کەسایەتیەکان و چۆن ئەڵێیت ناخیان طبیعەتیان تێکەڵاوی یەکتری بێت و یەکتری ئەدۆزنەوە بوو بۆ هاوڕێتی کاک بەکر حەزەکەم بگەڕێمەوە ئەوەی کە یەکەم کۆڵان و یەکەم یادەوەریت لە چ شوێنێکە لە چ شارێکا تۆمار کردووە؟ من سەرەتای ژیانم لە دایک بوونم لە گەڕێکی خەباتەوە دەست پێکات خەبات گەڕێکێکی میلی بوو گەڕێکێک بوو فەقیر و هەژارەکان زۆر ڕوانتیە کرد چی خەباتی پێشمەرگایەتی شۆڕشەکانی کورد هەیە لەو گەڕەکە میلیانەوە دەستی پێ کرد هەرچی هوەری پاک و بێگەرت هەیە لەو گەڕەکانەوە دەستی پێ کرد منیش وەکو کوڕێکی ئەم شارە لە گەڕێکی خەبات لەدایک بووم بۆ هەر لەوێشەوە لە خوێندنەوەی سەرەتایی ئەو گەڕەکە و خوێندنگەی ناوەندی ئەو گەڕەکە خوێندوم و پاشان چوومەتە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی هەر چۆنڵێت عادەتەن هونەرمەند لە مناڵیەوە هەستەکات هونەر دۆستە عاشقی مۆسیقای عاشقی نواندنە عاشقی ڕسمە تۆش ئەو شتە لە مناڵیەوە ئەو خولیات هەبوو ئەچی بۆ سێری فیلم لەگەڵ خێزانەکە تا چۆن بوو؟ چریکە خێزانی ئێمە ئەو ڕۆشنبیریان نەبوو بچن بۆ سێری فیلم بەڕاستی مە ڕاستیەکەی ئەوەیە باوکم پیاوێکی حاجی بووە دایکیشم نەخوێنەوار بووە بەڵام من خۆم لە دویم تۆستەوە هەستم کردو کە حەزم بە هونەر هەیە ئەو کاتەش لە دویم ناوەندیا بووم چالاکی قوتابخانەکان نزیک بوو لێمانەوە سەردانی چالاکی قوتابخانەکان مەکرد کە مناڵێکی تازە پێگەیشتوو بووم لەو ڕێگەی و زیاتر حەزم چۆ سەر خولای هونەری و بۆ یەکەم جاریش لە 1970 لە شانۆگەری کە لەسەر وەکو کۆمبارس پەشداریم کرد کە لە دەرهێنانی هونەرمەندی کۆچکولووی شەهید کەریم عوسمان خاڵی خۆش بێت چەند خوشک و برا بوون لە ماڵەوە؟ ئێمە چوار برا و یەک خوشک بووی تەنها تۆ تەنها من لەو بوارە کارم کرد بڵێ ئەوان خەریکی کاری خۆیان بوو دایکواوکە هیچ کات ڕێگری نەبوون یا پیان ناخۆش نەبوو کە بەشداری نەکرد و کۆ باسی کردکەوەتە باوکەمم حاجی بووە و پێشەگەین کە ئەو زەمانە زروفە شت جیاواز بووە بیرکردنەوە جیاواز بووە نەخێر ڕێگر لەبوون و تا ڕادێکی شاد دەبوون بە تایبەتی برایەکەم هەبوو پێشمەرگە بوو ئەو کات ئەو زۆر هەندەرم بوو لەگەڵ برا گەورەکەمە بەڵام من زیاتر لە لایەنی خۆمەوە ئەو هینا خەسڵە تەزاڵ بوو بەسەرما بەردەوام بووم بەڵام بەگشتی خێزانەکەم هاوکارم بوو. ساڵی چەند زەواجت کرد لەگەڵ خێزانەکەت؟ ساڵی 1993 ئەی بە خۆشەویستی بوو یا خۆت قسمەت و نسیب بوو؟ وەڵا خۆشەویستی بوو بەڵام خۆشەویستیەکەمان ماوەی تقریبان 6 مانگێکی خەیان و دوای ئەوە یەکسەر هاوسەرگیریمان دەستی پێ ئەڵەن هاوسەرگیری سەرکەوتوو ئەو هاوسەرگیریە کە یەکەم جار هاوڕێ بن دوایی ژن و مێرد بن و خێزانێک پێک بێنن تۆ
تۆ لەگەڵ ئەو بیرکردنەوەیت کە هاوسەر ئەبێت یەکەم هاوڕێت بێ لە ژیانتا بێگومان ئەگەر هاوڕێت بێ لە بەرلەوەی کە هاوسەرگیری لەگەڵا بکەیت لە باری دەرونی تێگەیت لە باری کۆمەڵایەتی تێگەی لە ڕۆشنبیری تێگەیت زیاتر تێگەی لەوەی کە ئەمە هاوسەرگیری لەگەڵا بکەیت ڕەنگە ژیانی لەگەڵا بەردەوام بکەیت بە بەو شێوەی کە تۆ حەزەکەی یا ئەو حەزەکە. ڕاستە. ساڵی چەند شانۆگیان هاتە دنیا و خۆشبەختی تۆ قوربانتم چۆن بوو؟ چریکە خان شانۆ ساڵی 1994 لە مانگی 4 دایک بوو. ئیتر بەڕاستی بووە مای خۆشببختی من مای دروستکردنی ژیانێکی من سەر لە نوێ جۆشی ئەوەی پێدامەوە کە ئیتر من خاوەنی کیانێکم کە مناڵم هەیە و مناڵەکەشم کچەچکە بەڕاستی من کچم خۆشەیە بە تایبەتی شانۆ بوو بە سنبولێک بۆ حیاتی من. ئیتر هەوڵی خۆمم زۆر لەگەڵا کە شانۆم شێوەیەکی زۆر باش پێ بگەێنم هەر لەبەرەوەشە زۆرجار پرسیارم لێکەن بۆ بە تەنها شانۆ خۆشی ئەو پرسیاری لێ کردوم تومە من تەنها شانۆم هەبێت یا تەنها مناڵێکم هەبێت کچیش بێ بەدڵی خۆم و پەروەردەی بکەم و خزمەتی کۆمەلگاکەم کا و خزمەتی هونەر بکات ئەوەندەم بەسە ڕەنگە نەتوانم فرەی 2 مناڵ یا 3 مناڵ بکەوم وەکو پێویست پەروەردەیان بکەم. زۆر ڕاستە منیش هەمان بیرکردنەوەم هەیە زۆربەی کات پێ مەڵەن بۆچی یەک مناڵتان هەیە و خوشکێک و برایەک و ئەمەوە بیرکردنەوەی منیش هەستەکەم ئەم ژیانە بتوانم تەنها ئەوم هەبێ و هەموو شتێکی بۆ دابین بکەم وەک لەوەی نەتوانم چەند مناڵێکم هەبێ و ئەوەی کە دڵم ئەیخوازێ بۆیان بکەم. هیچ کات هەبوو بە کە شانۆ زۆر ئیزعاج بووە و تێتی بۆچی من خوشک و برامنی و خەڵک خوشک و برای هەیە نە هەمیشە نەمێشتووە شانۆ تەنیایی پێوە دیار بێت هەر لەگەڵ لە تەبەری 6 ساڵی بەدواوە کە فامی چۆتە ئەوەی کە قۆناغیەوەی کە بیر لەو شتانە بکاتەوە خصومەتە خولی مۆسیقا و نردومە بۆ شوێنە ڕۆشنبیریەکان و خۆم گۆڤار و ڕۆژنامەم بۆ کڕیوە و فێری کۆمەڵی چیرۆکم بۆ خوێنێتەوە و وام لێ کردو هەست بە تەنیایی نەکات و بەردەوامی شانۆ لەگەڵ بڵێن کچە مامەکانی لەگەڵ بڵێن خاڵەکانی لەگەڵ کچی خاڵەکانی کوڕی خاڵەکانی مامەڵی کردو هەستی بە تەنیایی نەکردووە. ڕاستە بەڵێ لەبەرەوە ئەوە بەڕاستی شانۆ نەمێشتەوە تا ئێستا هەست بەوە بکات کە تەنیایە. گرنگترین شت ئەوەیە کە باوەک پێچگەلەوەی کە ئەبێت هەڵسوکەوتی باوکایەتی هەبێت بە تایبەت بۆ کچ ئەو شوێنی کە بۆ پڕکردەوە کە پێویستی بە هیچ پیاوێکی تر نەبێت یعنی لە مەرحەلی هەرزەکاریە خود لە هەر کاتێکی تری ژیان نابێت هیچ کات تووشی غەڵەت نابێت هەموو کات ناخۆشی خۆشەکانی بۆ باوکی باس ئەکات چونکە یەکەم هاوڕێی کچ باوکێتی ئەمە ژوای کردووە ئەو کارکتەرە جوانە لە شانۆیە ببینینەوە هەر لە مناڵی ئەم بینی لە ناو گۆرانی و لە ناو ئەو ژیانی کە خۆت هەبوو ئەویش واو کرد بەشداری کا لەگەڵیا بۆیە توانێتی ئێستاوەنە سەرکەوتو بێ لێ ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆیە کاک بەکرد درامای گەردەلوول کە یەکەم جار سکرێپتەکە و هاتە بەردەست وتیان ئەو کارکتەرە هی تۆیە و خۆشمانەزانین درامای گەردەلوولکێکە لەو درامانی کە لە ناو کۆمەڵگایە دەنگدانەوەیکی زۆر زۆر باشە و بە تایبەتی سیزنی یەکەمی و خۆشەویستیکی زۆر هەبوو لە بینەرابۆی کارکتەرەکە و بینی وت خۆشم هەڵم بژاردە ئەوم هەڵ ئەبژاردیا خودت کارکتەرێکی تریتیا بوو کە یەکەم جار خوێنتەوە عاشقی بووی. چریکە خان یەکەم جار کە من سینارەکەی گەردەلوورم خوێنەوە کاکجەلیل پێوتمتی چ کارکتەرێکت پێ خۆشە بۆ دابنێم من خوێنمەوە حەزم لە سینارۆکە کرد بەڕاستی بە کاکجەلیل وت کاکجەلیل تۆ چ کارکتەرێ بە شایستەی بنەزانی داینی وتی من کارکتەری قالم بۆ دانەویت هەستەکەم ئەتوانیت ئەدای ئەم کارکتەرە بکەیت بە سوپاسەوە کاکجەلیل دیارە ئەو بۆندەی لە منە دۆزیەوەتەوە کە ئەتوانم ئەوە بکەم منیش یەکسەر بیرم چۆ سەر ئەوەی کە لەبەرەوەی باوکم بەقاڵ بوو چواردۆری باوکم هەمووی حەماڵ بوو حەماڵەکان ڕفرێنسەکانە لەلا ڕفرێنسی حەماڵەکانم لا بوو ئەوانەی کە شتیان هێنا بۆ دوکانی باوکم حەماڵەکان مواسەفاتی زۆربەیان مەزانی لەبەرەوە ئەو کارکتەرە من سوودم لێ وەرگرت بۆ ئەو ڕابردووی کە هەمەیا بوو ئەو ڕفرێنسی کە لە حەماڵەکانە بینی بووم و بەدەر لەوەش کە کارکتەرەکەی وەرگرت چەند جارێک چوومەوە لە ئەو حەماڵانە ڕەفیقایەتیم کردن تێکەڵیان بوومەوە تا بتوانم ئەدای ئەو کارکتەرە بکەم
وا هەستەکەم خەڵک لێ رازی بووە سوپاس بۆ خەڵک سوپاس بۆ چای بینەر تا ئێستا سوپاسم بۆیەوە کە کارکتەرەکەم وەکو خۆی گەیانوە بۆ ڕنگ بوو کەسێککە وای لە من باشتریشی بگانایە بەڵام وەکو توانای خۆم خەڵک لە دڵنیایەوە ئەگەر سەرکەوتو نەبی تا ئێستا ناتوانیت باز لەوە بکرێت یاخود پرسیار هەبێت لەسەر گەردەر و لەسەر کارکتەرەکەی تۆ و بە بۆچوونی من ریفرنس یاخود نمونەی زیندوو لە ژیانە کە ئەیبینی بۆ ئەکتەر زۆر زۆر گرنگە بەتایبەت کە جەناب پێڵێ ئەڵێ لەگەڵ ئەوانە ژیاوم و ئاوام کردو ئەمە زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی کە هەمان ڕۆحێت شانی بینەرییت بۆیە بینەریش بەم شێوازە هەتا ئێستا خۆشەویستی و خۆشەویستی هەیە بۆ کارکتەری کە جەنابە یا حەزب کرێک ملا حەزە لەوە بەم چریکە خان ئەو حەماڵانە وێڕ ئەوەی کە ڕۆشنبیریی زۆر باشیان نەبوو هەر ئەو خستڵەتە بوو کە من ئەو نواند نەبوو کە من ئەم کرد لەگەڵ بەڵام چینی هەژار بوون دڵپاک بوون بێگرد بوون خۆشەویستیان خۆشەویستی بۆ ڕقیان ڕق بوو زۆر ڕاستە پاک و بێگرد بوون ڕق لە دڵیانە نەبوو کاری خۆیان نەکرد کاسپی خۆیان نەکرد و ئەچوونەوە لە ماڵەوە لەگەڵ هێزانەکانە ئەیان خوارد ئەو کارکتەرانە زۆر گونجاوە بۆ کۆمەلگا لەبەرەوە من بەڕاستی بۆ حەزم لێ کرد زۆر باشە کاک بەکرد بەو پێی کە جەنابەت زۆر لە بوارەکەی دووکو ئاماژەم پێکرد پشتی کامێرە و بەردەم کامێراش ئێمە لە دراماکانی ترا ئەیبینین لە سووریا لە میسریا یاخود لە هەر درامایەکی تر لە شەرقەکان زۆر بە جوانی کۆمەلگا سیرەکە مەسەرەن لە دراما میسرەکانە حاڕە هەیە و چوزانم خەڵکی چەقاوە سوئا بە چەقۆوالێکردن بۆ ئێمە ناتوانین ئەو نوع کارکتەرانە لە دراماکانمانە پیشان بین ئایا ئەگەر وا بیکەین بڵێ کۆمەلگا قسەمان پێ بڵێت بەو پێی کە زۆر لە ناو کارەکانە بوویت ئەو خۆی چریکە خان ئەوە کەوتۆتە سەر ئەو سیناریستی کە ئەو کارە ئەنووسیا ئەو چیرۆک نووسە ڕەنگە ئەگەر کارکتەری لەو شێوەی بەڕێستێڵی دەچسی دیکە لە سینارەکە ئاسایی بێت بەڵام هەمیشە نووسەرەکانمان بە زۆریش کە بیران کردوێتەوە ئەبێ بەڕاستی لەگەڵ ڕێز خۆشەویستیما بۆ هەموو نووسەرەکانمان سیناریستەکانمان لەناو کۆمەلگایە کۆمەلگا چی تیا هەبێت ئەوە بەرجەستە بکات ئەوە بێنێتە ناو سیناری و چیرۆکی دراماکانیەوە یا چیرۆکی بابەتەکەیەوە کە ئێوێ نمایشیکە لەو باوەڕانیم ئەگەر تەنانەت ڕێن چەقۆشێنێکی بەر سینەماکان کە بە زمانێکی بازاری پێڵێن بیهێنێتە ناو دراماکە خەڵک لێ هەبێ چکە بوونی هەیە ڕاستە کە بوونی هەبوو کارکتەرەکەواتە لە شارەکەی تۆ لە وڵاتەکەی توە بوونی هەیە خەڵک گلەی ناکات ڕەنگە گلەی لەوە هەبێت ئەبوو ئەوە والێ نەکات بەڵام نووسەرەکە نابێت لەوە بترسێ مادەم بوونی هەیە ئەبێ بێنێتە پێشەوە باسی ڕنگانەوەی کۆمەلگاکەتە مەسەلا بۆ نمونە سەردەبانێکە لە سلێمانیا لگاوەکرا زۆر ئاساییە تۆ لەگاوچیەک بێنیتە یەکێک لە چیرۆکەکانی دراماکەتانەوە مەسەلا لە سلێمانیا لە گەڕەکە میلیەکانە خەڵکە بوو پیانە و شەقاوە دێگەی زۆر ئاساییە مادەم لە کۆمەلگاکەتە هەیە وەکو چۆن لە میسرەکانەوە کتۆ باسیەکەیت هەیە ئاساییە لە درامایکی شاوشتانە هەبێ بەڵام بۆ کۆتۆتە سەر سیناریستەکە یا چیرۆگنووسی سیناریۆ هەز ناکەی کۆمەلگاش قبوڵی ناکات چکە ئێمە نمونەشمان هەبووە درامامان کردووە کێشەکە لەوایە لەگەر ڕێزما بۆ بینەر بەڵام کە مامۆستایەکی خوێندنگا کەسێکی خراپ ئەبێت یاخود مەحامیە کەسێکی خراپ ئەبێت یاخود بە هەموو چین و توێژەکانەوە بە تایبەت خەڵکی منتیقەیە کەسێکی خراپی تەیە کۆمەلگا قبوڵی ناکە نەخێرەڵەن نەبێت دراماکە بۆستێنی وەکو لەو ساڵانی پێشوشا درامای کاکسالار هەبوو کە وەستێنرا ئەو کاتە لە کورسات بۆچی کۆمەلگای ئێمە بە بۆچوونی تۆ تەقبولی ئەوە ناکات یعنی بۆچی کە کەسێکی گەرمیانی تیا بوو کە مەسەرەن کەسێکی هەر شارێکی تری لەم کوردستانە تیا بوو کە باسیەکە کەسەکە خراپە ناڵێن هەموو محامیەکان خراپن هەموو پزیشکەکان دنیاەوە ئەمە زۆر پرسیارە هەمیشە لەلای من ئەڵم لە هەموو درامایەکی وڵاتێکە ئەما بینم جارێ فیلمی هۆڵی دەبینین لەسەر سەرۆکی ئەمریکا کە خیانەتەکات کەچی ئێمە شتە قبوڵ ناکەین چریکە خان خەڵک قبوڵ یەکات بەڵام کۆمەڵێ کاراکتەر هەیە قبوڵی ناکەن کە ئەمانە بەڕاستی نانوێ حقیقەتی مجتەماکە دەرخەتێن بۆ نمونە لەگەڵ ڕێز و حورمەتمان خەڵکە دینیەکان خەڵکی زۆر باشی تایە ئامۆژگاری خەڵکەکات ڕێنمایی خەڵکەکە خەڵکی خراپشی تایە ئاینەکان مەسەلا لە وەکو تۆیڵی لە ئەندازیارانە لە پارێزەرانە لە ئەنواعی حتا لە حاکمەکانە خەڵکی خراپی و خەڵکی باششێ تۆ کە خەڵکە باشەکە پیشانەدەی چاک وایە خەڵکە خراپەکەش پیشان بدەیت ئێستا بۆ نمونە لە فیلمە پۆلیسیەکانی
ئەمریکا و لە هۆلیود و لە فیلمە پۆلیسەکانی وڵاتانی ئەوروپایە پۆلیس دەستی هەیە لە کارەساتە خراپەکانی باندی تلیاک و ئەوانەیە پۆلیسێ ئەوان فیلمەکانیان پێشکەشەکەن دایری پۆلیس دایش کاتیان لێ بڵێ کاکە ئەمانە باسی پۆلیس بەخرابەکەن بەڵام هەموو پۆلیسەوە نییە لە هەمان کاتا پۆلیس پارێزەری ئاشتی وڵاتەکەشە لەبەرەوە بەڕاستی بن ڕام لاوایە کە خەڵکێکی دەستنیشان کرا و ڕخنە لەو شتانە ئەگرن بەڕای من ئەبێ ڕاگەیاندنەکان تەلەڤیزۆنەکان هەموو سۆشیال میدیاکان ترسی ئەویان نەبێ کە کۆمەڵە خەڵک ڕخناگرێ واقع خۆی چۆنەوەی پیشان بە بۆ نمونە بە کرفەرەج کاراکتەرێکی باش نییە لە کۆمەڵگایە وەرە باسی بکە بۆ نمونە ئێستا نووسەرێکی زۆر گەورەمان هەیە میران کە لەسەر مێژووی سلێمانی نووسیوێتی ئەگەر نازانم بەرچاوتان کەوت بێ باسی جوولەکەەکانی سلێمانیەکات باسی شێوەیە کۆنەکانی سلێمانیەکات باسی ئەواناکە کارکتەری زۆر سێریتایە زۆر جوانە بەڵام مەسەلا خراپ بووە وەکو شخصیت خراپ بووە ئەمە ئەکرێ ئەم کابرای لە چیرۆکەی دەری بێنێ لە بەروی کۆمەلگالی تووڕە نەبێت لێ حاز نەبێ نا بەعکسەوە زۆر جوانێ ناوێتی باسی کردو ئەمە هەڵسو کەوتی بەرامبەر بە جوولەکەکان وا بووە هاتووە ڕیشی سووتال وای کردو وای کردووە بەڵام لە هەمان کاتاڵێ هاوکاری و تەبایی جوولەکەش لەگەڵ حاجی فڵان کەسا کە لەگەڵ ڕێکیانە بووە زۆر باش بووە خۆ حاجیە ئەمیش جوولەکەیە لەبەرەوە هەردووشی باس کردووە ئەبێ کۆمەلگا قوبوڵیەوە بکە خەڵکی خراپیشمانەیە خەڵکی باشیشمان زۆر ڕاست ئەمە وەڵامی ئەوقسەی زۆر ڕاستە بورن کەمێک ناساغیم ئەم شەو کۆکەکەم لە ساق گرتومە کۆکەکەرەوە ئەگەم لێتە ئەگەر گەردەلوول بەشی چواری بکرێت بەشداری تیاکەیت کارکتەرێکی تیاوی بۆ تۆ بگونجێت خەریکی سینناریۆی گەردەلوولن خەریکی تاوتێکردنی سینناریۆکەن کاکجەلیل قسەی لەگەڵا کردم بە خۆشحاڵی و من کاکجەلیل وەکو مامۆستایەکەم سەیرەکەم کەسێکە خاوەنی خزمەتێکی زۆری بواری هونەری کوردیە ساڵانێکی زۆرە ئێمە هەمومان ئەتوانین بڵێن خوێندکاری ئەوین خەریکی سینناریۆکە بۆ قسەی لەگەڵا کردم وتم کاکجەلیل گیان من بە هەموو شێوە هاوکارتم لە پشتی کامێرە بێ پێشی کامێرە بێ هاوکارتم وانە بزانم کارکتەری قالە گەشتۆتە چۆ ئەوێ بیخوێنمەوە بزانم گەشتۆتە چۆ کەی گەشتەوە قەناعەتەی کە مەسەلا ئەو کارکتەرەکەی منە خۆم خوێنمەوە بەدڵم بوو چۆنی دا ئەڕێژیت پشتی لێ من نییە بەڵام ێ بزانم لەسەر ڕابردووم ناکەوێت وەکو کارکتەری قالاگەر نواندنی بۆ بکەم لەسەرەوە چاوەڕێ ئەوم کە سینناریۆکە بگاتە ئەنجامێک و لە تاوتێن تەواو بێ و بنیش بیخوێنمەوە لە ڕاستی شا کورسات چەند جارێک پیان وتمەوتیان حەزەکەین هاوکارمان بی لەو بەشی چوارەما وتم بە سەرچاو من بە هەموو شێوێک هاتووم بەڵام ئەبێک سینناریۆکە بخوێنەوە بزانم کارکتەری قالە بچ قۆناغی گەیشتووە زۆر ڕاستە بارودۆخی ئێستای هونەر بە تایبەتی دراما و سینەما لە چ پێوەرێکە ئایبینیت چریکە خان من ئەمێ بەڕاستی لێرەوە یەک ڕاستی لای تۆ بڵێم من مای خۆشحاڵیمە بەڕاستی کۆمەڵێک گەنجی چالاکی زۆر ئازا دەرچووی کۆلیژی هونەرە جوانەکان لە هەموو بوارەکانی هونەرە لە شێوەکاری و لە نواندن و لە سینەما دروست بوون بەردەوام کارەکەن و چالاک و بەوزت ڕاستە مەمای خۆشحاڵیە و من ئەتوانم لێرە بڵێم بە شانازیەوە بە شانازی وێڵێم ئەماوەی ئەم ساڵە لە کوردستان بە تایبەتی لە سلێمانی کە ئاگاملێتی و لاولێجر دیارە چالاکی کراوە لە سلێمانی لە ماوەی ساڵێکە 12 کورتە فلیم کراوە یەک لێکی جوانترە و خەڵاتی هێناوە ئەمە مای خۆشحاڵیە بەڵام یەک داوام هەیە ئەویش ئەگەر ڕوخسەتم بی تکای وەڕجایە حکوومەت بە پلەی یەکەم وەزارەتی ڕۆشنبیری هاوکاریان بێت کە بەداخۆ لە زۆر شتە ناڵێم هاوکار نییە بەڵام کەم و کوڕیان زۆرە کۆمپانیا بازرگانیەکان بە تایبەتی کۆمپانیەکانی ناو سلێمانی و ئەبە بە تکایڵێم خوا ناگرێ هاوکارن لە هەندێشتا بەڵام زیاتر هاوکاری مادی ئەو پرۆژانە بێ کە گەنجالیانە منەوەی ئاگام لێتی زیاد لە 100 گەنج لەم شاری ئێمەیە پرۆژەی زۆر جوانی پێەیە بەڵام کەسێک نسپۆنسەریکە حکوومەت هەرچی داوای لەکەی دەڵێ نیمە بەڵام کۆمپانیەکان خواسە دەونێکیان باتێ ڕەنگە ساڵان ماگانە سەدان هزار دلار پیاکەن بە دوو بڵێن 20,000 دلار دانێن بۆ خزمەتی هونەری کوردی و دەستگیرۆی ئەو گەنجانە بکەن کە ئەیانەیە کار بکەن من زۆر لە کۆمپانیایانە چوم داوای هاوکاریم کردووە لەگەڵ ڕێزمە ئەوەی کە چوون بۆ لای یا تەبان کەسی یەکەمی کۆمپانیەکە نییە لە خوار ئەوەیە یا ڕاگەاندکارێت یا سۆشیال میدیا و شەنابا بڕێوە
یەکسەر خۆی بڕیارێک لەسەرەوەیاڵێ بەخوا ئێمە بە پرۆژەی ترەوە مەشغوڵی ناتوانینەوە بکەین لەو باوەڕێم کەسی یەکەمی کۆمپانیاوان ناڵێ باشە پرۆژەکەی بوو ئەبەی دەڵێ کاکە ئەمە وەڵامەکەیەتی سێرکەی وەڵامەکەی زۆر بە سلبیاتۆ هیچی تێ ناچێت ئەگەر کۆمپانیایەک لە مانگێک ئاگەر $100,000 دەستکەوێ $20,000 دانێ بۆ خزمەتی هونەری کوردی و گەنجی کوردی ئەو خاوەن کۆمپانیا گەربی لەوە بکاتەوە لە کورتە فیلمێکە لە درامایەکە لە فیلمێکە بەدەیان گەنج سوودمەند دەبێت لەو کارە و هەوڵەیە داهێنانی زیاتر بکە بۆ ئێڵێ مای خۆشحاڵیە چالاکی زۆرە وزە زۆرە بەڵام هاوکاری کەمە لێرە شۆ من ئەمێ بەڕاستی چریکە خانەوە بڵێم بە سوپاسەوە دام و دەستگاکانی حکوومەت زۆر هاوکارن کاری هونەریە لە بەڕێز پارێزگاری سلێمانی و کە من خەڵاتی شەزی خۆم ماوەتێ کە چەند هاوکارە بۆ کاری هونەری و ئەدەبی ڕۆشنبیری لە بشارەیە و بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی بەردەوام هاوکار بووە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی بە هەموو بەشەکانیەوە نەخۆشخانەکانی سلێمانی بە هەموو بەشەکانیەوە نەخۆشخانەی شار ڕەنگە بڵێم تاسە زیاد لە 10-15 فیلمی تیا کراوە زۆر هاوکارن کە ئەتوانن بڵێن ناکرێ تەنانەت نەخۆشخانە ئەهلیەکانیش هاوکارن بەڵامەوەی کە پێیسەکا بۆ نمونە چریکە خان بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری کورتە فیلمێک ئینتاژەکات کورتە فیلمەکە بەلای بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیریە هاوکاری مادی کەسەکە ناکەکە کارەکەی بۆکە هی گەنجەکە ناکچێ ناچارە گەڕێ بە سپۆنسەر بدۆزێتەوە بۆی کارەکەی بکچێ لە مولە و داوا ئاکات بۆی فیلمەکەی بە ئەنجام گەێنێکە کورتە فیلمەکە ڕەنگە $5,000-6,000 تێنەچێت یعنی وای لێتەوە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری ئەمە مادەم ناوی تۆی لەسرە ئەبێ تەواو بچیتە ژێرباری کارەکە و یارمەتی کەسەکە بێ دەرهێنەرەکە بێ سیناریستەکە بێ ئەوەی کە کارەکەکە ئەو ستافە ئەگەر بیر لەوە بکەنەوە بەلایانی کەمەوە 40 بۆ 50 گەنج لەو لە کورتە فیلمێکا کارەکات سوودمەند دەبێت سوودمەندێکی کەم ناڵێت زۆر گەنجمان هەیە ڕۆژی بە $20 لە پرۆدیکشنێکا کارەکە ئیتر ڕیکلامە کورتە فیلمە فیلمی سینەمە ینی چی تێچێ ئەگەر چی بەڕێوەبەرایەتی ئاسایی بەساقەوە چی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و چی کۆمپانیەکان هاوکاری ئەمە بکەن زۆر ڕاستە من سوپاسی کۆمپانیەکانەکەم بۆ زۆر جاربوونکو کارەکەی خۆم کاری پرۆدیکشن مانجێریە لۆکیشن مانجێری سەردانم کردوون دەسێدانەوە بەڕووبەوە دیارن ئەو کۆمپانیانی کە هاوکاری گەنجان و دروستکردنی فیلمەکات هەمومان ئەزانین چەندانەیەکەوە پەنجەی دەستە بژێ هێشتا کەمە کە زۆر کەمە بەڵێ من لێرەوە داوا لە خاوەن کۆمپانیەکانەکەم خۆیان ئەو کەسەی کە ڕویان تێکاوکو هونەرمەند داوای هاوکاریەکە بۆ کارێکی هونەری بۆ ئەوی نەگەڕێنەوە بۆ ئیعلامەتی خۆیان بگاتە دەست خۆیان متابعی بکەن و سیڤی کەسەکە داواکەن بۆ نمونە بەکر فەرەج پرۆژەیەکی هونەری هەیە سیڤی من داواکەم بزان ڕابردوون چیە ئیشی خراپمەیە ئەنجا هاوکاری بکەن بەڵام مەسەلا گەنجێک کە شوێنێکی نەبێت هاوکاری بکات بەڕاستی ئەوەی کەم ناگام لێ چریکە خانزیە لە 20 پرۆژەی سیناریۆ و فیلم هەیە کەسێکنی هاوکاریان بکە توانی بە ئەنجامی بگەین بتوانین پرۆدیکشنی بۆ بکەن بەس یەک پرسیار هەیە لێرە نازانم ئەگەر تۆ ئاگادار بیت ئێستا بە تایبەت لە سلێمانیە ئەم شتە ڕوو ئەیات کە تەسویری درامایە یاخود ڕیکلامێت کورتە فیلمێک هەر کارێکی هونەری بێ ڕیکلامیش بێ پێویستە تۆ ڕۆژانە بە ئاسایش و بە هەموو لایەک بڵیت کە ئەمڕۆ تەسویرمان هەیە ئێستا وای لێ هاتووە کە فیلمیش دروست دەکرێت ئەبێ سیناریۆکە بنێریت بۆ ئاسایش بیخوێنەوە نانا سینۆپس نیە بە تەواتی سیناریۆکەیان ئەوە کە بیخوێنەوە و خۆشم لە بەشی هونەرم بەشی هونەری سینەمام لە دائیرە ئەو ڕۆژە باسمان لەسەر ئەوە کرد ئەمە زۆر قورسە بۆ تۆ مەسەرەن تۆ خاستن پیشەی پرۆدەکشن مانجەری لە شتەکانە هەڵبژاردنی لۆکیشنە لەمانایە بەشداری تا چەند قورسە بۆ تۆ کە هەموو ڕۆژێک بچی بڵێ ئێمە لێرە تەسویرمان هەیە و ئێمە لێرە تەسویرمان هەیە یاخود بە تەلەفۆنێک حەل ئەبێ چریکە خان ئاسایی شەقی خۆیەتی لێپرسینەوە بکات چونکە ڕەنگەشتی خراپ کرابی و ئێمە ئاگامان لێ نەبێ بە ناوی هونەرەوە حەقی خۆیەتی لێپرسینەوە بکە بەڵام ڕێگری نەکە بۆ نمونە داوای سیناریۆ نەکە داوای سنۆپسی سیناریۆ بکات پێویست ناکە مەسەلا من هەموو کاراکتەرەکان بۆ بڵێم مەسەلامە سلبی ئەمە ئیجابی ئەو کاراکتەرانی تیاوە هەیە حەقی خۆیەتی پرسێتەوە ئاسایش پارێزگاری لە ئاسایشە وڵاتاکە حەقی خۆیەتی بزانێ ئۆستافی کاری تیاکات چێ بۆ نمونە من ماوەی پێش ئێستا کە لە ئیشێکی هونەری ئیش بکەتەوە یا لە بەغاوات بوون
ئێبێ ئاسایش بزانێ ئەمە چیە لە نا من ئەوە ناڵم بزانێ کێ بەس وەک لەوەی ڕۆژانە بزانێت ڕۆژانەش بۆچی مەسەلا تۆ وڵاتەکەی تۆ پرچێشێ من دیفاع لە ئاسایش ناکەم لەمە ئەمە حقیقەتە تۆ بەرکەوتنت زیاتر بۆ لەگەڵیان بەرکەوتن زیاتر بووە ئەم وڵاتە ئەنواعی کێشەی تایە خەڵکی وڵاتی تر هەیە لە وڵاتە ڕەنگەشتی خراپکەن ئەم پێویستە بزانێ ئەو ستافە لە چۆ ئیشەکەن و چیەکەن یان پارێزگاریان لێ بکات یا ئاگاداریان بێت ئەمەیان من ڕاستی هەماهنگم لەگەڵیان من ئاگادارم کاری هوەری کراوە ئاسایش شتێکیان ناوەتێ ئاسایش بە ئاسایش تیشکیان کردووە یاسایش خۆیتی لەوە پرسێتەوە ڕاستە ئەمە ئەم وڵاتە ئەو پارێزەری سیاست و ژیانی ئەم خەڵکەیە لەبەرەوە پێویستەکات بەڕاستی من لەگەڵ ئەوام کە پێیان بوتری ئەمڕۆ لە فڵان شوێن نوێنەگرترمان هەیە بۆی ئاسایش ئاگادار بێگەر کێشەیەک دروست بوو بڵێن ئاسایش ئاگادارە ئەمانە بەڕای منەوە ئیجابیە سلبی نییە ئەوەی سلبی ڕێگری بکەن لەوەی کە بڵێ مەسەلا ئەو نواندنەتان باسی ئاسایش بە خراپە ئاکایان نیکە ئەمە خراپە بۆ چونکە ئاسایش هەیەکو لە پێشتر باسمان کرد ئاسایشەیە زۆر باشە ئاسایشەیە خراپە تۆ ناتوانانی هەموو ئاسایش وەکو یەکسەر لە کۆتاییە بڵێ لە کۆتاییە پۆلیس ئاینەشت من لە کارێکە داوای بڕێوەبەرەتی پۆلیسم کرد بۆ شتێک وتیان باسی پۆلیس بە خراپ ناکاوتم نازانم ناکرێم لەو باسکەم وتم ئەگەر باسیشگا خۆی باسی و پۆلیس ناکەین باسی یەک پۆلیسەکەی کە مەسەلا وەلوتیانی شتەکە سینەرگەوتیانە مەبەستم وەیە یعنی حەقی خۆیانە بپرسنەوە بەڵام لە مەغزای سینارەکە نەپرسنەوە چکە سانسۆر لە سەردەمی بەعسەوە ئیتر هەبووە ئەبێ ئێمە و هێنا پشکێنی کە ئیتر سانسۆر نەبێت پێشتری نەبوو بیرمانە ڕەحمەت بێمام جەلال چەند جار هونەرمەندانی و تۆ باسی من ئەەکەی باسی ئەوەکەی باسی ئەوە مامجەلال سەکۆی ئازادی دروست کرد ینی فێری ئەوە بووین لەم شارەکە ڕێگری نەبێت لە هونەرە لە نواندنە لە ئیشەکانە ئەوانەی کە پێشتر بینیمان ئایا بەرنامە بۆ قسەکردن بۆ لەسەر بەرپرسەکان قسەکردن بۆ لەسەر چزانم دائیرەیەک لەسەر هەر شتێک بۆ شێوازە ڕاهاتوین بۆیە قورس ئێستا بۆ گەنجەکانمان من بۆ سوپاسی مەسەلا لێرە سوپاسی ئاسایش و پۆلیس ئەمڕۆ پشووە لە هەموو عێراق و هەموو عالەمی شتێک عێراق کارێکی ئاسایش بە بۆ کویشی هوەری بەڕێوەبەری گشتی ئاسایش خۆی جوابی ئەومەتەوە کارێکی هوەری مێ و ناچارم ئیشەکەم بۆستێت ئەمڕۆ داوامیش نییە پێوتم بڕۆ لە زابط خەفەر بڵێ فڵان کە زووتی ئیشەکەی جبەجێ هەنێمە گەورەیە تو کابرا داوامی نیە لە بەرخاتی من ئیشەکەکە بۆ من سوپاسیام هەوڵێستە نەکەم باشە پارێزگاری سلێمانی جاروای لە کۆبوونەوەیە جوابێکی بۆ نێرێڵی پرۆژێکی هوەری هەیە سەردانێ بکە مەڵێ دوای کۆبوونەوەکە ئاگادار دەکەمەوە خۆی تەلەفۆنە بۆ زۆر هاوکارە و زۆر مای دەستخۆشی و ڕێزە بەڕاستی مەسەلا بوو نمونە شوێن هەیە لە کوردستانە لە هەڵەبجە من کارێکی هوەریم کرد پێبینی ناکەیت سەعات چواری بەیانی ئاسایشی هەڵەبجە لەگەڵ ماهاتون بەهێزەوە شوێنێتە سەر حدود تەسویرمان کردووە توێتنەوەی کێشێکتان بۆ بێ بەهێزێکەوە بەلایانی کەمەوە بە 40-50 ئاسایشەوە هاتوون پارێزگاریان لە ئێمە کردووە باشە بە دڵسۆزی ئاسایشە خۆشی توانی بڕۆن خۆتان چیەکەن بیکەن و بەڵام ئاگاتان لە خۆتان بێ بەڵام نە ئەوان ئێمە پارێزە بەرەوە مای تەقدیرە بۆ نمونە زیندانی ئاسایش من تەسویرم تیا کردووە ڕەنگە خۆت ئاگاداری هەمومان بەرەوە کەوتوین کە لە ناو دام و دەستگاکانە زیندانی سجنی فیدراڵی کە عێراقیە من هاوکاریان کردوون تەسویرم تیا کردووە زیندانی بڵێن زیندانی فەرماندەیی کە هی بڕێوەبەراتی پۆلیسی سلێمانیە لە ناو زیندانەکانە تەسویر کرد ئەمە هەمووی هاوکاریە ئێمە تەنها یەک کێشەمان هەیە چریکەخان لە مەسەلەیە لە مەسلەی ئەوەیە تۆزێک وەزارەتی ڕۆشنبیری لە مەسائلی مادی هاوکار نییە ئەستا نمونێکە بۆ ژێرمەوە من لە کوردستان نەبووم هاوڕێکم تەلەفۆنی بۆ کردم وتی خەریکی فیلمێکم ئەمەوێت تۆزێ هاوکاری لە بڕێوەبەراتی ڕۆشنبیری وەرگرم وتم فیلمەکەت بۆ کوێتی بۆڕێتی ڕۆشنبیریە وتم چۆن هاوکاری نەکردو وڵای نیان کردووە ناچار لەسەر ئەرچی خۆمەیکەم ئەرچی خۆشم من گەنجێکم پارەم پێ نیە ناچارە چم بەڵێ هەربێ کاری بەڕێوەبەراتی ڕۆشنبیریە تەلەفۆنم بۆ هاوڕێی بەڕێز و خۆشەویستم دکتۆر کرد دکتۆر محسین ئەدیب وتی بەسەر چاو با بێت خۆ من هەر وتوم هاوکاریەکەم بەڵام با بێت بەخوا ئێستش هاوکارێکی نەگەیشت ئێستش هاوکارەکەی پێ نەگەیشتووە بە لێشێ پرسیاڵێ پارەبانی هەز ناکەی وەزارەتی ڕۆشنبیری
ئەبێت ئەو کەسانە دانن کە شارەزایەکی تەواویان هەیە لە هونەر و هونەرمەندان بەڵێ بەتاکی تۆزێک ئەو کێشەیەمان هەیە من ڕێزێکی زۆرم هەیە ئایا وەزیر بێت ئایا مدیری دەستگایەک بێ من حرمەتی پیشەکەی و شوێنەکەی و هەموو ئەم شتانە ئەگرم بەڵام کە تۆ هونەرمەندێکی ئەچیت بۆ لای بەڕێوبەرێک کە پەیوەندی هەیە بە هونەرەوە وەزارەتێکی ڕۆشنبیری و ئەوەیە کە تۆ هونەرمەندێکی من کە لەبەر کامێرام و دەرەکەوم و ئەکتەرم نامناسی مەعازەڵا بۆی کێک مخریج و DOP بێ ئەمە هەستەکەم خەلەلەکە لێرەوە سەر ئەگرێت کە ئەبێ 2 ساعت تعارف بکەیت کاکە من فڵان کەسم من ئەچمە ئەوێ من پیشەکەم ئەوەی ئەمە زۆر قورسە ینی پێویستە ئەو کەسانەی کە لە پیشەکە و لە خەڵکەکانی ناو پیشەکە ئەزانن لەو شوێنەیەدانی کە بەرپرسە بێ لەیان ئەمەمانەیە ئەوە نییە کە ئەمان لە ئیشەکەی خوان نازانن بەڵام دەسەڵاتیشان نییە تۆ ناناسنیانی چی بکەن کۆلیژی سینەما و زانکۆکان چۆن هەڵەسەنگێنی ئەوانەی کە پەیوەندیان بە هونەرەوە هەیە من لێرەوە زۆر سوپاسی زانکۆکەم بە تایبەتی زانکۆی سلێمانی تەنانەت زانکۆ ئەهلیەکانیش کە بەڕاستی هاوکارن بۆ کاری هونەری ئێمە چیتە هەر زانکۆیەک بۆ کاریی هونەری وەکو لۆکیشن وەکو پەیوەندیەکان وەکو حتا هەڵبژاردننی ئەکتەر ئەوانە لاریان لێنی و هاوکارتن ئەمە مای خۆشحاڵیە زۆر کۆلیژی سینەماش کۆمەڵێک گەنجی جوانی ئەکتیڤی بەرهەمهێناوە مای خۆشحاڵی و دەستخۆشی لە مامۆسایان و ڕاگرانی کۆلیژ و ئەوانەی کۆلیژی سینەماکەم بەڵام ئەوەی کە زۆر پێویستە من بێڵێم و لێرەشەوە بە کاک عەدنانی حەمیمینا کە وەزیری خوێندنی باڵایەت داوای لێ یەکەم زان کۆلیژی سینەما ئەکتیڤ بکە هەوڵبا بەسەلا دابینی جیهاز و تەکنیشیان بۆ بکە مانایتیان نییە کۆلیژی سینەما کە تەلەبێک ئەتڕۆحەیە بێت ڕۆحی تەقدیمەکات جیهازی نییە بیاتێ ناچارە چێ لەسەر ئەرچی خۆی جیازەکان بەکرێ ئەهێنێ لە شوێنێکیکە ئەمە ڕەنگە شتێکی بەڵێ من لێرەوە بە کاک بەڕاستی بە کاک ئارام ئەڵێم دکتۆر ئارام ڕەنگە ئەوەی تێنەچێ بە 250,000 دلار بتوانانی تەکنیکی تەواوی کۆلیژی هونەر لەبارەی ئامیری وێنەگرتوانەوە جێبەجێ بکەیت بۆ نمونێ سە پێ دەڵم بەخەوار بێکە کەمتریش لەوەی کەوت من ئەوەنە ئەڵێم بۆی یعنی هەمووی تەواوێک چکە بۆ حکوومەتێکی چنی ئەو بکە بۆی ئەوە نەمەسەلا ئەم خوێنکارە داماوە کە ئەتڕۆحەیەکی هەیە ئەوەنە لە چریکە و لە بەکر و لە فڵان و لە فیسار نەپارڕێتەوە جیازێکی بەکرێەوە بگرێت بچێ لە بازاری ئەم لاولابی هێنێت ئیشەکەی پێ بکە ینی دکتۆر ئارام تکایە چارەسەری ئەم کێشەیە بکە گوناحەت تەلە بە تەخەڕوجەکە نەتوانێت بەرهەمەکەی ئینتاژ بێنێ بە جیهازی بە تەکنیکی کۆلیژەکەی جا بەڕاستیشەوە متوانایەشەوە ینی دەرچۆکانی کۆلیژی سینەما ساڵانە خەڵاتی باش وەرئەگرن لە دەرەوەی کوردستان و لە ناوخۆیە لە هەموو ساڵێک ئەبینین لە فستیڤاڵی دوهۆکە ئەو کەسی خەڵات ئەباتەوە بۆی کەس ڕەپارەیەکی بەنێ ساڵێکی تر خەڵاتی نوهاتی پێڵەن زۆربەی کات کۆلیژی و تەلە خوێندکارەکانی کۆلیژی هونەرە ئەمە زۆر جێ دڵخۆشیەکە تواناکبینی کێشەکەش ئەوەیە نەکوژێتەوە ئەو توانایە ینی بەردەوام بتوانین کار بکەین بۆی کام گەنجانە دەستیان بگرین و کاری باشتر بکەن چریگەخە من لێرەوەڵێ بەڕاستی من چاوی یەک بێکی ئەو گەنجانە ماجەکەم کرد لەسەر جوهد و توانای خۆیان کارەکەن ئەمە یەک دووەم مای خۆشحاڵیە جاری کەشەی ڕێمەوە لە شاری چۆک و سلێمانیا بۆ پێ ئیمکانیەتەوە لە ساڵێکە 4 فلیمی درێژ بکرێت لەگەڵ زیاتر لە 12 فلیمی کورد هەمووی لەسەر توانای شخصی و کەسایەتی کەسەکانە گەنجەکانە دەورە ئەم گەنجە گەشە پێ بە وەرە تەکنیکی بۆ کڕە پارەی خۆی مێ بەس تەکنیکی بۆ کڕە بە دڵی خۆی بتوانێت ئیشەکەی بکە هاوکاری سینارەکەی بکە ئاسانە چارەسەرەکەی زۆر ئاسانە و بەڵامی تر ئەڵێتی ئاسانە بەڵامی تر خۆ ئەبێت هەمومان قسە بکەین لەسەر حاڵەت ئەبێ وەزیر بێتە سەرخات ئەبێ بەڕێوەبەرایەتیەکان بێنە سەرخات باسی هەڵەبجەت کرد لە هەڵەبجە دوو کاری هونەری باست کرد ئەگەر بتوانیت قسێ بکەیت لەسەرەوەی کە تۆ ئایا بەشدار بوویتە یا خودت چۆنی بوو نەخێر من لە کاری هونەری هەڵەبجە بەشدار نەبووم بەڵامیستم بڵێ مای خۆشحاڵیە کە لە ماوەی ئەم ساڵی ڕابردووە دوو ئیشی سینەما کراوە لەوێ دوو فیلمی سینەمایی بەرهەم هاتووە هەندی ڕاوێژیان بە من کردو و پێم خۆش بووە هاندەریان بم و هەڵەبجەش ئەمەی لێرەوە بڵێن پارێزگاری هەڵەبجە و قایمقامی هەڵەبجە و ئاسایشی هەڵەبجە زۆر هاوکارن بۆ کارە هونەریەکان داوا لە
خاوەنکار و خاوەن کۆمپانیەکانی هەڵەبجە ئەەکەم کە بەڕاستی هاوکاری کای هوەری بن لە ناو هەڵەبجەیە. هەڵەبجە ئەو شارەیە کە تۆ ئەتوانی وەکو هێرۆشیما ناوزەدی بکەیت و بیکەی بە شارێک کە لە هەموو نێوەڕووی تێکەن هۆڵێکی گەورەی شانوی تیا بکرێتەوە، هۆڵێکی سینەمای گەورەی تیا بکرێتەوە، وتێلی مۆدێرنی تیا بکرێتەوە. ئەمە بۆی حەزم کرد باسی هەڵەبجە بکەم. هەڵەبجە بووە بە ناسنامەی کورد وا لە هەموو گەشتیاری دنیا بکە ڕووبات هەڵەبجە، میهرەجانات لە هەڵەبجە بکە، فیستیڤاڵ بخەرە هەڵەبجەوە. هیوادارین. بەڵێ بەڕاستی ئێمە قسەی منە لەسەر هەڵەبجە و دەستخۆشی لە هونەرمەندەکان نیشانەکەم بەردەوام لە کارکرد. کاک بەکەر چەند ساڵە لە بواری هونەریە کارەکەیت ئەگەر بزانیت بە دەقیق؟ من تقریبن لە 83ەوە بۆ 2023 30 ساڵەوە نیە؟ بەڵێ 32 ساڵە. 32 ساڵە. بۆ پێی کە لە زۆربەی کەناڵەکانی کارت کردووە. هۆکاری ئەوە چییە کە زۆربەی کات درامای بیانیە بینین لە کەناڵەکان ئەکڕێتەوە دۆبلاجەکرێتەوە لەگەڵ عادەت و تەقالیدی ئێمانیە جا دراماکە 2000 حەڵقەیە هەر تەواو نابێ بەڵام بینەر وابەستەی ئەبێت. بۆ چوونی تۆ چییە؟ ینی چۆن چارەسەری ئەم کێشەیە ئەکرێت؟ چریکە خان خۆی بوونی درامای کوردی چارەسەری کێشەیەکە لەگەڵ ڕێز و خۆشەویستیما بۆ هەموو تەلەڤیزیۆنەکان بە تایبەتی ئەنتەرتەینمنت و هونەریەکان. بەڵێ هونەرمەند بگرنە خۆیان بە قەدەرەوەی هونەرمەند نەتۆرێن لە خۆیان. لەماوەی ئەم ساڵامەوەی کە ناگام لێبێ لەماوەی ئەم 2-3 ساڵە زیاد لە 4-5 دراما کراوە، هەموو تەلەڤیزیۆنەکان گەڕاون، هیچ تەلەڤیزیۆنێکی ئامادەیەتیانە لێیان وەرگرێ و زۆر بەخشی بکە. ئەمە هیچێکە لە هۆکارەکانی کە خەڵک چاوێ پەڕێتە سەر نەژڵن پارێ زۆر تێچێ دراما هەیە ئێستا ئامادەیە کە کەناڵێک بوەری بگرێ و پەخشی کات تەنها ئەوە نەپارە هەموو شتێکیشی تەواو بووە. ئەمە زۆر جێگەی داخە. ئەنجا من ئەمێ ئەم شتە بڵێم کەسی یەکەمی دەستگاکە تەلەڤیزیۆنەکە ئاگای لەمە نییە لە خوار خۆی ژنێکی داناوە ڕەنگە لە خۆشەویستیان بۆ دراماکە نەبێت یا بۆ کەسەکانی دراماکە نەبێت ئەوە ڕەفزی یەکەنەوە ئەویش تەئیدیان نەکات. بەڕاستی ئەمە ناخۆشە. ینی کەسانێکن لیژنن لە تەلەڤیزیۆنەکانە ڕەنگە لە بواری دراما و لە بواری ئەوە شارزایکی زۆریان نەبێت، لە بواری تەکنیکی کامێرا شارزایی باشیان نەبێت، لە بواری تەکنیکی لایتە شارزایی باشیان نەبێ. من ئەڵێم وەریگرە ئەگەر خراپیش بێت ئەوەندەی لەسەر دەرهێنەرەکە ئەکەوێت لەسەر ستافی کارەکە لەسەر تەلەڤیزیۆنەکە ناکەوێت. باوەڕ پێ بکە خراپیش نییە چکە ئیشی خراپ زۆر نمایشەکرێتەوە بە لێشاو خۆ هەر چۆنێک بێ هەرچی نمایشکردن لە درامایکی تورکی باشترە. وانە درامای تورکی هی کۆمەڵگای ئێمە نییە. درامای تورکی ئەسڵ عەرەبیەکان هەستەکەم زیاتر لەگەڵ کۆمەڵگای ئێمە ئەبێت وەک لە ئێرانیەکان عەرەبیەکان ئەمە هەیە ناڵێم ئەوەش نەبێ، بەڵام ئەو بایەخی ئەو فوکسێ خراوەتە سەر ئەم دراما عەرەبی و تورکیانە و ئێرانیانە تکایە درامای کوردی بەرهەم بێن. کاکە بەرهەمی نایەنیت دراما کوردیەکە ئینتاج کراوە وەرە زەحمە نەبێ لێی وەرگێ بە هەموو خراپیەکیەوە. کێشەکە لەوەشە بینەر وا ڕاهاتووە بە درامای ئێرانی و بە درامای تورکی بە تایبەتی ئێرانی کە درامایەکی کوردیەکرێ بەراوردەکە بە ئەکتەرە ئێرانیەکە کە هەموو حیات و ژیانی لەسەر نواندنەکەیەتی و ڕۆژە بێتەوە یعنی دانابڕێ لە نواندن پیشە بەردەوامە دەرهێنەرە ئەکتەرە بە بەردەوام کارەکە ئەکتەرە کوردەکە بە قوربانی ئەکتەرێکی فارس ئەکتەرێکی تورک. ئاخر ئەوە زۆر جێگەی داخە ئەگەر تۆ بۆ سانیەکیش قەدری ئاڵاکەت و کوردستان بزانیت پشتی کەسەکان ئەگریت بۆ ئەوەی کە زیاتر بڕۆیتە پێشەوە نەک تۆزانم لە پەیجێکە لە کۆ لە 2000 کۆمنتە سیانی دانی شێ باسەکاڵە بە قوربانی نازانم کێ بێ ئەوە بێ زۆر جێگەی کێشەکە لێرە یەکشتە چریکە خەنەگەڕێمەوە بۆەوەی کە بەڕاستی ئێمە درامای کوردیمان ئەمەندەکەمە خەڵک مەجای ینی ئەکتەری کورد و هونەرمەندی کورد دابڕاوە ناتوانانی ئەدای فارسێکە کە لە ساڵگا چوارین تاجەکە هەتا عەرەبیەکە کە لە ساڵگا چوارین تاجەکە ینی ئەمانە بەڕاستی کێشەیە لەبەرەوە بن لێرەشەوە جاریشکە و هاودەنگ بەخەمە لە ئەوە هاوڕێنم کە لە بوارەکە کارەکەن و هاودەنگ بەخەمە کە بە تەلەڤیزیۆنەکان بڵێت تکایە درامای کوردی بەرهەم بێن تکایە فلیمی کوردی من فلیمی کوردی هەیە ئێستا کە مانگی 5-6 تۆ ئینتاجەکە ڕووم لە 50 تەلەڤیزیۆن ناوە لەم کوردستانە یەکێکی سەدایەتیانی بێتە پێشەوە هاوکاریان ڕەنگە هاوکاری مادیش نەبێت ئەزانی ئەڵم کاکە هاوکارە جارێ خاوەنی دەستگاکە نابینیت
سێ چوار گەنجۆڵام بداتەوەڵێ بەخوا مەجالمان نییە و ئەو کارە بە ئێمە ناکرێت کاکە تۆ وەرە خاوەنی دەستگاکەم لەگەڵا دانیشێنە با من باسی کارەکەی لا بکەم یەک دوو هەفتەیە ئەمە خاوەنی دەستگاک بینم بۆی باسی و پرۆژەی لا بکەم نایڵ زۆر کێشەیە بەڕاستیمە کێشەیە خۆ من ڕێ بگەمە لای بتوانم کاریگەریەکمان بە کاریگەرەکە چییە مادی بۆ خۆم نییە بۆ خزمەتی ئەو هوەرەیە پرۆژەی گەوری هوەری لەم شارە هەیە تەلەڤزیۆن هەبوو حەزم کردووە ئەو تەلەڤزیۆنە سپۆنسەری میدیایی بێ نیانیشتۆ بگەمە لای خاوەنی تەلەڤزیۆنەکە یا بڵین بەڕێوەبەری تەلەڤزیۆنەکە کەنە وەڵاو ئیشە لای ئێمە ناکرێت هیچ نەبێ کاکە باوت بینم یا تەلەڤزیۆنێک نابێ ژوورێکی درامی ژوورێکی هوەری هەبێ دانیشی قسە لەگەڵ ستافێک ئاکەی نەک دوو کەس بێت و ئیشەکە و فەرشەل پێ بێن پرۆژی سینەما ماوە بە تەلەڤزیۆن تا ئێستا هەر وەڵامیشیان نییە حەزم کرد یەک شتێکە لێرە باسکەم چریکە گیان بۆی من ئەمێ سوپاسی دوو سینەمای زۆر جوان بکەم لە سلێمانی سیتی سینەما لەگەڵ سینەما سالم هەردوو خاوەنی ئەم دوو سینەمایە زۆر هاوکاری هوەری کوردی و سینەمای کوردین بەڕاستی زۆر هاوکاریەوەن کە زۆر جار هاوکاری هوەرمەندان لەکەم فیلمەکانیان لەوێ نمایشەکرێ مەسەلا ئەوە کاکە ڕەوەز خەریکی فیلمە خۆی پرۆدیوسەرێتی مای خۆشحاڵیە مەسەلا ئەوە کاکە شاد و کاکەیادە لە سیتی سینەما ئەمەندە هاوکارن ئین تەسەوڕێکی کە فیلمێکیان بۆ ئەبەی هێدەی کە تۆ هیلاگوی ئەوان هیلاگە بن لەگەڵ تا بوو قەدری هوەر و فیلم قەدری هوەر و فیلم ئەزانن لەبەرەوە بەڕاستی حەزەکەم ئەوانەی کە خاوەنی سەرمایەن چاو لە دوو گەنجی ئاوا بکەن کە هاوکاری هوەر و سپۆنسەری هوەریەکە هیوادارین قسەی تۆ باسێک زۆر هەزەلی من دەیم بەر ئەوە ئەکەوم ئەو کەسی مەسەلەن دکتۆرێکە لە دەرەوەسکرتێرەکەی هەیە چزانم مدیری دەستگایەکە لە دایم کێشە و هەیە لەگەڵ ینی کەسەکە زۆر زۆر دڕوو خۆشتر و جوانتر قسەت لەگەڵەکە وەک لە کەسەکەی کە لە خۆیەوەتی ئەمە زۆر 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 پرسیارە بە بەردەوام لە لای من یانی زۆر سەیرە کاک بەکرد هیچ هونەرمەندێک هەیە لەگەڵ یا بینت نەبێ یا خودت ناخۆشیتان هەبێ تا ئێستا نەک هونەرمەند هیچ کەسێک نییە ناخۆشیم لەگەڵیان هەرچی خەڵکە هاوڕێم ئەوی کەی ناسم ئەوی کام ناسێ ئەی لەگەڵ سۆشال میدیا بینە باشە لەگەڵ سۆشال میدیا بەس فەیسبوک و ئینستاگرام سەیرەکەم هیچ ناڵێ هیچ ناڵێم کۆمنت ئەوەی کە مەسەلا کۆمنتە نووسم بۆ کاری هوەری کۆمنتە نووسم بۆ تەمەندرێژی و بۆ خوانەیە بە کەس بۆ قسە ئەوانە بەڵام مشارەکە ناکەم لە ترێند و برێن دوشتیایی گشتیە کۆتا پرسیارم ئەوەیە کاڵم لە چ شتێکی ژیانت پەشیمانیت باوەڕ ناکەم لە شتێکی ژیانم پەشیمان بم زۆر کەس پێم ئەڵێت تۆ چریکەخان من مانوو بووم لە مەسەلەی خەبات و ئەوانەیە لە هەشتا و دووەوە کە گەنج بووم لەبەی سێم یەکی معادیفم جەمیلە بووم خەریکی خەبات بووم تا ئەبڕۆ زۆر کەس ئەڵێ پەشیمانم لەوە من لەوەش پەشیمانیم بۆ چونکە هاوڕێکانی من هەمووی شەید بوون هەر نەبێ خزمەتیەوە ناکەم لە بواری هونەریش لە هیچ پەشیمان نیم لەبەری هەموو شتێکم بە قەناعەتی خۆم کردووە لە حیاتی کۆمەڵایەتیشم حیاتێکی جوانم هەیە لەگەڵ هاوڕێکانم تێکەڵایەکی باشم هەیە لەبەرەوە لە هیچ پەشیمان نیم کاک بەکرگیان ئێمە لە کۆتا جارا پێمان خۆشە پەیامێکی خۆت ئەگەر هەو بێت ڕاستەوخۆ بۆ کامێراکە بیڵیت و بیگەینیت بۆ هەر کەس و لایەنێک بێ بۆ خێزانەکەت بێ بۆ دام و دەستگایەک بێت ئەو کامێراکەی و فەرموو من سوپاسی ئەم دیدارە ئەەکەم سوپاس بۆ چریکەی عزیز ساڵی نوێ لە هەموو خەڵکی کوردستان و هەموو دنیا پیرۆزەکەم بە هیوان ساڵی بەختەوەری و ئاشتی و ئاوەدانی بێت لێرەوە ڕووی دەمم ئەەکەمە هەموو دەستگاکانی حکوومەت کای هاوکاری هونەرمەندان بن ڕووەکەم هەموو کۆمپانیا بازرگانیەکانی کوردستان و بە تایبەتیش سلێمانی کۆمەڵێک گەنجی زۆر جوان و زۆر چالاک لە ئاران تکای هاوکاری مادیان بکەن پرۆژەکانیان جێبەجێ بکەن سوپاس بۆ بەڕێست یاخوا بەخێری خۆشەکردم عزیزانم هەفتەی داهاتوو لەگەڵ هونەرمەندێکی ئازیز پێتان شاد دەبمەوە